بەڵێ لە تۆری دومی بەرنامەی بەیانی باش کوردستان دەبڕکەی تەندروستیمان بۆیەوە ئامادە کردووە باز لە جوانکاری یاخود نەشتەرگەری پەمەی دەکەین چی لە خۆ دەگرێت جوانکاری پوکەکان چین ئەو گفتانە چین ئەو گرفتە دیارانە چی کە تووشی پوک دەبێت وا لە تاکێک دەکات نەشتەرگەری یاخود جوانکاری بۆ ئەنجامدات بێگومان ئەمە گفتوگوی زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین با میوانداری دکتۆر سەروەر قاسم پسپۆڕی جوانکاری پوک و دزان کە پشێکی ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمانە سڵاو لێ بێ دکتۆر بانی باش سواز بۆی لا تەوەری دومین بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری لە سەرەتایە ئەمەوێت بۆ ماڕوون بکەیتەوە ئایا جوانکاری پەمەی چی لە خۆ دەگرێت لە هەمان کاتدا ئەو جوانکاریانە چین کە بۆی ئەنجام دەدرێت. سڵاو ڕێز بەیانتان پڕ لە خۆشی و شاری جوانکاری پەمەی چەمکەی نوێیە زۆر جارێ من باسی جوانکاریدان دەکەین بە شێوەی گشتی بەڵام لە بیرمان لەوە نەکردێتەوە کە نەشتەرگەری پوک کە بەشە زێڕینەکە و لەوانە نهێنیە زەڕینەکەی جوانکاری دەدان بێت. جوانکاری پەمەی بریتە لە نەشتەرگەری جوانکاری پوک بۆ ئەو دانانەی کە کێشەی پوچیان هەیە بۆ کەسانی کە کێشیان نییە و بەڵام بەتەمانە کە هۆلی سمایل بکەن یان جوانکاری دام بکەن. ئێمە با باسێک لەو گرفتانە بکەین ئایا دیارچنەوە گفتانە چیە کە تووشی پوک دەبێت. بەڵێ کێشەکانی پوک بەپێی تەمەن و بەپێی ڕەگەزی هاوڵاتی جیاوازە دیارترین کێشەکانەوەیە کە دایمەن هاوڵاتی تۆزێک سڵ دەکاتەوە لەوەی کە دانەکانی بە جوانی بشوە یان پاشماوەی خۆراک لە کەلەی دانەکان لابەوە شوارە کە تووشی هێوکردنی پوک بکە ئەوە کێشێک لە کێشەکان کە تووشی خوێنبەربوون و بۆنی ناخۆش دەبێت بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک کێشە هەیە کە لە دوای ئەوەی کە ئەو هاوڵاتی ئەو چارە خوازە هۆلی سمایل دەکەیان جوانکاری دەکات کێشەی پوچی بۆ زیاد دەبێت بۆش بە کە لێواری ئەو کەڤەرانی کە بۆ دانەکە دادەن دەرێت بە شێوەیەکی جواندانە نیشتەوە دەکات هاوکردنی شانەکانی پوک ڕووبدا و تووشی خوێنبەربوون و ناخۆشی بۆنی دەمبێت. باشە ئەو گرفتانەی کە تۆ ئاماژۆ پێکرد دەکرێت هەر گرفتێک تووشی پۆ بێت دوا لە تاکێک بکە پەنابەرێتە بەر ئەنجامدانی نەشتەرگەری یاخود گرفتێکی دیاریکراو هەیە وا لە تاکێک دەکات نەشتەرگەری ئەنجام بە. بەڵێ کۆمەڵێک گرفتی جیاواز هەیە بە پێی شوێن و کات و ڕەگەزی کەسەکە دەگۆڕێت بۆ نمەوە کەسێک کە شوشتنیدان دوا دەخات و پاشماوی خواردن لە نێوان دانەکان دەمێتەوە ئەوە شۆ دەکات بۆ ماوەی زۆر تووشی هەوکردنی پوک بێت وەکو حاڵتەی کە هاوڵاتیان دەیبین ئێستا لەسەر مۆنیتەر ئەوەیە کە پوکەکە تووشی هەڵکشان بووە ئەمە شۆ دەکات کە دانەکە تووشی هەستیاری ببێت هەستیاری دانەکە چونکە گۆشتەکە و پوکەکە کەڤەری ڕەجی دانەکە دەکات لەو کاتە نەخۆش زۆر دناڵێنی بەدەست هەستیاریدان ئەوەیەک لە کێشەکان کێشەی دوم ئەوەیە کە خوێنبەربوون لە پوک دێت بۆ نمونە هاوڵاتی چەندجار ئەوەی دووبارە دەکات و دەرێ من ناتام دانەکانم بەڕێکی بشۆم چونکە خوێنی لێ دێت ئەمە شۆ دەکات کە لە شوشتن ڕاوەسێت چونکە تۆزێک لە ترس و فۆبیا لە بەرامبەر چارەخواز دروست دەبێت بۆ ئێمە بە هاوڵاتانی بەڕێز ڕادەگەینین کە شوشتنی دان و خوێنبەربوونی پوکەکە مانای وە نیە تۆ ڕاوەستی دەی بەردەوامی هەفتەیەک دوو هەفتە یان سەردانی پزیشکی تایبەتی خۆت بکەیت ئەوە خاڵی دوم خاڵی سێم ئەوەیە کە هەر کەسێک کە جوانکاری دەکات یان کەڤەرێک بۆ دانەکانی دەکات یان پڕکردنەوەیک بۆ دانەکانی دەکات پێویستە لە کاتی دانانی کەڤەرەکە یان پڕکردنەوەکە بە شێوەک ڕێز لە شانەی پوکەکە بگیرێت کە عەزیەت و ئازار و ناڕەحەتی بەسەر پوکەوە نەبێت بۆ ئەوەی ئەو پوکە بە تەندروستی بمێنێتەوە چونکە ئێمە دەزانین کەڤەری دانەکان دەتوانین بگۆڕین هۆلی سمایلەکەمان دەتوانین بگۆڕین بەڵام ئەگەر تووشی داخورانی پوک بووین یان تووشی نەخۆشەکانی پوک بووین بە شێوەیەکی گشتی ناتوانین ئەو هاوکێشەیە پێچەوانە بکەین واتان ناتوانین پوکەکەی دانینەوە تەنها لە ڕێگەی نەشتەرگەری جوانکاری پوک نەبێت ئەمیش نەشتەرگەرێکی ئاسان نییە پێویست بەوەیە کە لە شوێنێکی ناودم پارچەیەک لە پوک هەڵبگیرێ و لەو شوێنەدا بنرێت کە کێشەی هەیە ئەمەش بۆ حاڵتانە نابێت کە داخوران بە شێوەیەکی گشتی ڕوویدایە لە هەموو دانەکان چونکە من ناتوانین ئەو هەموو شوێنە بریندار بکەین هەتا شوێنێکی پێچاو بکەیت. بەڵێ دکتۆر کاتم لەمەوێت بێمە سەر جۆرەکانی پوک دانە بەدانە باسی لێوە دەکەین و ئەو جوانکاری یاخود ئەو نەشتەرگەری ئێوە بۆ ئەو پوکە ئەنجامی دەن چۆن دەبێت بۆم ناگەر بێت و پوکەکە زۆر دابەزی بێتە خوارەوە واتە ڕژێکی کەمی لە دانی ئەو کەسە هێشت بێتەوە ئێوە لەو کاتدا چی ئەنجام دەدەن ئایا نەشتەرگەرێکی چۆن بۆ دەکرێت لێرەدا تەمەڕەچاو دەکرێت یاخود چۆنە؟ بەڵێ ئەوەی بەڕێز دامەژەت پێدا ئەوەیە کە دوو زۆر لە نەشتەرگەری پوکمان هەیە بۆ نمونە ئەو وێنانی کە هەڵباتنی بەڕێز دەستەی دەیبینن
ئەگەر پووکە تووشی داخوران بووێ یعنی ڕەگی دانەکە بە دیار کەت بێت ئەو پێویستە بە نەشتەرگەری جوانکاری ڕووپۆشی ئەو بەشە پووکە بکەین کە نەمایە. بەڵام لە هەمان کاتیشدا ئەو کەسانی کە دێن لە جوانکاری دەدان زۆر جارێ پووکەکە بە پێچەوانەوە زۆر دانەکانی کەڤەر کردیە. ئەمە پێویستی بۆیە کە پووکە لابردێت واتەمە دوو زۆر لە نەشتەرگەری پووکمان هەیە. لابردنی زیادەی پووکەکە و هەروەها دانانەوەی پووک لەو شوێنانەی کە تووشی داخورانی پووک بووە. بە شێوەی گشتی لە ڕۆژگاری ئەمڕۆ کە خەڵک هەوڵی سمایل دەکە و یان جوانکاری ددان دەکا پێویستی بۆیە چەند فۆتۆیەکی تایبەت بگیرێ بە چاوی ئێمە وەکو پزیشکی دان سەیری ئەم بابەتیانە سەیری ئەو پێکەین نەدەکەین. ئەگەر زانیمان پێکەین نەکەی لە کاتی پێکەنین بۆ خزم و دۆستان و ئازیزان بە شێوەیەکی زۆر پوچی ئەو چارەخوازە دیارە و لە کاتی پێکەین هەستی پێ دەکرێت پێویستە نەشتەرگەری جوانکاری پووک بکرێت بە شێوەیە کە بەشە زیادەکەی پووک لا بردرێت. ئەو حاڵتەش لە زمانی ئینگلیزی پێدەن گەمی سمایل واتە خەندەیەک کە پوچی چارەخوازەکە زۆر دیارە. ئەو بزانم زۆر خەڵک هەست بەوەش دەکەن. بەڵێ ئەی ئەو پووکانەی کە زۆر تەنکە یاخود بەشێک بازەوە دەکەن مندان مەشۆرم بەڵام پووکم خوێنی لێدێت ئازێتی پێدەگات. ئایا ئەمانە گرفتە تووشی ئەم کەسە بۆ یاخود خۆی بەم جۆرەیە پووکەکەی بەم جۆرە یان لێرەدا بۆ ماوەی ڕۆڵ دەبینێت؟ بەڵێ هیچ هێزێک کە بەکاردێت بۆ جەستەی مرۆڤ هی ئەوە نییە کە بە سوچی و بە ئاسانی تەمەشا بکرێت. هەموو شتێک خاڵی باش و خراپی هەیە. ئەگەر فلچە بە شێوەی خراپ هەرچەندە هێزێکی کەمیش دێت بە خراپ بەکار بێت بۆ ماوەیەکی دوور و درێژ تۆزە کاریگەری دروست دەکات. ئەمە ئەو هاوشێشە بە هاوڵاتنی خۆشەویست دەڵێم کە هەویری ددان لە ١٨ هاوچێشەکەیە کە دان دەشۆی لە 120 لە عەفوەن دووبورن لە 120 هەویری دانەکەی لە 180 شێوازی بەکارهێنانی فلچەکەتە. من زۆر جار بە چارەخوازانی خۆم دەڵێم تەنها یەکێکی هاوچێشە هەیە مەهێڵە لە پاشماوی خواردن لە ناو دۆم بمێنێتەوە. ئەوە شوە دەکات کە لە خوێنبەربوون نەجاتت بی وەروە لە بوونی ناخۆشی دەم چونکە زۆر جارێن باز دەکەین کە هاوڵاتیان دەڵێ من هەویرێکی زۆر تایبەت دەکڕم هاویرەکەم لە دەرەوەی وڵات لۆدێ یان کۆمەڵێک قسەی لەو بابەتە. ئەمە زۆر بەلای ئێمەوە گرنگ نییە. هاویرەکە بەشێکی گرنگە بەڵام پشتی شێر بەبەر بەکارهێنانی فلچەکە کەتیان. بۆیە ئەو کەسی کە خوێن لە پوچی دێ با بەردەوامی لە شوشنی پووک بەڵام بە شێوازێکی ڕاستەقینە. کۆمەڵێک شێوازی جۆرا و زۆر هەیە و خۆشبەختانە ئێستا لە سۆشیال میدیا لە یوتیوب شێوازی زۆر ڕێکوپێکەیە کە هەموو پزیشکان لە هەرێمی کوردستان ئاماژەی پێ دەکەن. باڵێ لە قسەکان تا دکتۆر باس لە هەویری ددان و هەروەها جۆرەکانی فڵچە کرد. ئایا لێرەدا ئەوانەی کە گرفتی پووکیان هەیە چ جۆرە فڵچەیەکیان بۆ بەکاردێت کە چەند جۆرێک باز دەکرێت ئەمە هارد یاخود ئەمە سۆفتە ئەمانە چۆن ڕەچاو بکرێت ڕەچاوی پووکەکە بکرێت لە هەمان کاتدا چۆن ڕەچاوی ددانەکە بکرێت. لەگەڵ ئەوەدا هەویری ددان بەپێی ئەو جۆری ئەو گرفتە یاخود ئەو کەسەی کە تووشی بووە ئەبێت ئەو هەویری دانەی بۆ هەڵبژێرێت ئەمەش تەنها لە ڕێگەی پزیشکەوە دەبێت یاخود چۆنە؟ هەویرەکانی ددان جیاوازن بەپێی ڕەگەز و بەپێی تەمەنی کەسەکان دیار دەکرێت. چەند زۆری جیاواز هەیە. بۆ نمونە دایمەنەما بە چارەخواز دەڵێن کە هەویرێکی جیاواز بەکاربینا ئەو باسی براندێکی جیاواز دەکات. ئەوەش دەسەواژێکی هەڵەیە. ئەو کەسێک کە خوێنبەربوونی پووکی هەیە لەسەر هەویری دانەکە نووسرایە گەم واتیان نەخۆشەکانی پووک یان بە عەرەبی ئەمڕاد اللثە کە چەمکی جیاواز نووسرایەتە چارەخواز بتوانین جیاکاتەوە. ئەو کەسێک کە هەستیاری دانی هەیە بە هیچ شێوەیەک ناتوانانی هەویرێک بەکاربینی کە بۆ سپیکردنەوەی دان بەکارێت چکۆ دەکە حاڵتەکەی خراپتر بێت. واتە پێویست ناکە چارەخواز لە مارکێت یان لە فرۆشگایەک هەویرەکە بکرێت ئیلا ئەگەر بزانێت زۆرێک بەکاردێت. باشتر وایە پزیشکی شارەزا یان پسپۆر لە ڕەسەتەی خۆی بۆ چارەخواز بنووسێ. اینجا چارەخواز ئازادە هەر شوێنێک بیکرێت بەڵام بەو چەمکەی کە پزیشکەکە پێی باشە. بۆ نمونە هەستیاری دان زۆرە هەویری تایبەتی هەیە دژە هەستیاری. خوێنبەربوون و نەخۆشەکانی پووک زۆرێکی هەیە. هەویرەکانی منداڵان پڕ لە مادەی فلۆراید کەوە دەکات دان و مینەی منداڵەکە زیاتر بەهێز بێت و بەرگەی کلۆربوون بگرێت. بۆیە ئێمە وەکو ڕێنمایەک بۆ دایک و باوکان و هەموو هاوڵاتیان و چارەخوازنەوەیە کە تکایە لە ڕێی پزیشکەکەتەوە ئەو هەویرە دیارکە کە پێی باشە بۆ بەڕێز. بەشێک لە هەویری ددانەکان ڕەنگی جۆرا جۆر لە سەریتی و منە بەتایبەت لە بەش خوارەوەی بەشێکی ڕەنگی ڕەشی بەشێک ڕەنگی سوورە یاخود شین و سەوزە. ئایا
ئەم جۆرە ڕەنگانە باز لە چی دەکات بەشێک بازەوە دەکەن بۆ ناڕەنگە سەوزەکە لە بەرەوەی دەرمانی کیمیاییتیانە تەنها سروشتیا جۆر بە جۆرەکانی ترۆک و باز دەکرێت گەربێت تۆ بۆ ماڕوونکەیتەوە و هەروە وردەکاری کارمان بۆ بخەیتەوە. بەڵێ بەڕێز جوان ئاماژەت پێدا ئەو ڕەنگانی کە لەسەر هەویری دان هەیە ئاماژە بەوە دەکات ئایا ڕێژەی سروشتی و مادەکانی چەند تێدایە من دایمە پشتگیری لەوە دەکەم کە بەرەو سروشت بگەڕینەوە هەر لە سروشتەوە گەورە دەبین و لە سروشتەوە دەینە ژیان باشتر وایە یعنی ئەو ڕەنگانە بەکاربێت کە کەسکەکە بە تایبەتی کە پێکاتەکەی سروشتیە. بەڵێ ئەی ڕەنگەکانی تر دەکرێت منداڵان ڕەنگەکانی دیکە بەکاربێن بە تایبەت ئەوەی کە هەمووی سروشتی بۆ منداڵانیش دەگونجێت؟ بەڵێ کۆمپانیایك لە کۆمپانی ناتوانم قسە لەسەر کۆمپانیان بڕاندێکی تایبەت بکەم بەڵام ئەوەی بەڕێز ئاماژەت پێدا کە ڕەنگی ڕەش بڕێ لە مادەی کیمیایی و ڕەنگەکان کە سەبر کاڵ دەبنەوە تا ڕەنگی کەسک دێت بەرەو سروشتی تری ئەو بڕاندە و ئەو ئایتمە دێت ئێمە زۆر جا قسە لەسەر بڕاندەکان ناکەین ئەوەی کە بەڕێز لە سەرای بەرنامە ئاماژەت پێدا شێوازی نووسین لەسەر ئەم هەویرە چ جۆرە شتێک نووسراوە ئایا ئەو چەمکانە چییە یعنی بۆ نەخۆشیەکانە خۆشبەختانە ئێستا خەڵک زۆر هۆشیارە پێشترنەی دەزانی کە ئایا وشەکان مانای چییە چونکە هەمووی بە زمانی ئینگلیزی یان لەوانە بە زمانی عەربی لەسەری نووسرابێت بە زمانی کوردی نیتمان لەسەر هەویرێکی تایبەت نووسرابی کە ئەو لە نەخۆشیەکانی دەم بۆیە پێویستە کە پزیشک ڕێنمایی چارەخواز بکە لە بۆ ئەو بابەتە. بینە سەر جۆرێکی تری پووکە ناڕێک کە بۆ منە لە ددانێکیدا پووکەکە درێژترە خۆت بەرەو سەرەوە ڕۆیشتووە لە دانەکەی تەنیشتیدا پووکەکە جیاوازترە ئێوە لێرەدا پەنا دەبەنە بەرچی لە هەمان کاتەوە بۆ ئێوە گرفت نابێت بۆ منە ئەو پووکانە ئەم ناڕێکی هەیە لە دەمودانی ئەو کەسەدا یاخود لە دەمی ئەو کەسەدا. بەڵێ هەر نەخۆشێکیان هەر چارەخوازێک کەس ڕوو لە کلینیکانی پزیشکی دان دەکات من دڵنیام لەوەی کە هەر پزیشکێک فۆتۆی تایبەت دەگرێت ئەو فۆتۆیە بە بەرنامەی تایبەت دەپەڕێت پێڵێن دیجیتال سمایل دیزاین DSD واتە شیکاری بۆ دەموچاو و ڕوخساری چارەخواز دەکات لە هەمان کات شێوازی پووک و ناڕەکی دانەکانی بەدیار دەکات ئەگەر زانیمان لە ڕووی جوانی و لە ڕووی ڕوخسار ئەو کەسە دەناڵێنێ بەدەست جوانی پووکەکە کێشەی هەیە دەکرێت بە کۆمەڵێک ڕێگە جوانکاری بۆ بکرێت ئەگەر لە ڕووی تەندروستی کێشەی هەبێت ئەوە بابەتێکی ترە. بۆ نمونە ئەگەر کەسێک داخورانی پوچی هەبێت لە ددانێک و هەستیاری نەبێ و کێشەی نەبێ نەشتەرگەریەکانیان ئاسان نییە بە شێوەیەک بتوانین ئەوەی چاکەین چا دەکرێت بەڵام دەبی باشی و خراپیەکانی نەشتەرگەرێکە بۆ چارەخواز ڕوون بکرێتەوە پاشان ئەگەر کێشێکی بەمانەی کەلیمە لەگەر ئەو حاڵەتەی هەبوو دەکرێت ئەمە دەستکاری بکەین ولامان کاتیشە بەڵام ئەگەر زانیمان لە ڕووی جوانیەوە و کەسەکە لە پێگەی پیشەیی و کۆمەڵاتی خۆی کێشەی لەگە دەرکەوتنی ڕوخسار و ددانەکانی هەیە ئەو کاتی دەتوانین لە ڕێگەی هۆلی سمایل لە ڕێگەی جوانکاری و خەندەی ناوداران ئەو بابەتی بۆ حەلکەین. باشە بەشێک پووکیان پەڵەپەڵەیە واتە پەڵەپەڵە لەسەر پووکیاندا هەیە ڕەنگەکانی لەوەی تەنیشتی جیاوازترە بەشێکی تۆخترە بەشێکی کاڵترە ئەم هەبوونی پەڵەپەڵە لە پووکدا بۆچی دەگەڕێتەوە لە هەمان کاتدا لێردا چارەسەریەکان چییە بۆ ئەو جۆرە گرفتی پووکە چ جۆرە جوانکارێکی بۆ دەکرێت؟ بەڵێ ئەو بابەتی بەڕێز باسی دەکەی بریتە لە پێی دەڵێن پیگمنتیشن واتە ڕەشبوونی پووکەکە ئەمەش حاڵتێکی ئاسایی لە ڕووی تەندروستی ئەمە خانەکانی لەشی مرۆڤ خانەی تایبەت تێبەلای میلانین کە بەرپرسە لەوەی کە ڕەنجی قژمان و چاومان و ڕەنجی پێستمان بەدیار بکە لامان کاتە ئەو خانە لە ناو پوچشەیە ئەو کەسانی کە بەرکەوتەی خۆریان زیاترە یان لە ڕووی بۆ ماوەی لە خانەوادەیانە بۆیان ماوەتەوە دەکرێت زۆر جار ڕەنجی پوچیان بە شێوەیەک ڕەش بێت ئەمەش بە نەشتەرگەرێکی جوانکاری زۆر سادە دەکرێت کە پێڵان دیپیگمنتیشن بە بەکارهێنانی لێزەر یان بەکارهێنانی تۆزێک لە ئەدەواتی جیاواز دەتوانین ئەو پەڵە ڕەشانە لابین دووبارە ڕەنگە پەمەیەکە بە پووکەکە بدرێتەوە ئەوەش نەشتەرگەرێکی زۆر زۆر ئاسانە. باشەگەر کەسێک بۆ نمونە لە تەمەنێکی بچووکدا تووشی ئەم گرفتە بێت دەکرێت ئێوە ئەم جوانکاری بۆ ئەنجام دەن یاخود ئەبێت لە تەمەنێکی دیاریکراوە بێت پاشان ئێوە بۆی ئەنجامێن؟ بەڵێ وا باشترە هەموو نەشتەرگەرەکانی پووک چونکە ئەمە نەشتەرگەری جوانکاری پووک لەگەر
چارەسەری نەخۆشەکانی پووک دوو چەمچی جیاوازە پێمان باشترە لە تەمەنی 16 ساڵی بەسەرەوە بیری لە نەشتەرگەری بکەینەوە چونکە هەموو نەشتەرگەرێک دەبی لە چوارچێوەی سروشتبی تەمەنی مرۆڤیش دەبی ڕەچاو بکرێت لەو حاڵەتە ئەگەر زانیمان کێشەکەی زۆر زەقە و پێویستی بە چارەسەری یەکسەر هەیە ئەوە دەکرێت یەکسەر دەست پێ بکەین بەڵام وا باشترە ئەو چارەسەریانە لە دوای تەمەنی 16 ساڵی و 17 ساڵی بێت واتە تاو مجال بدەین کە گەشەی دەموچا و ڕوخساری ئەو چارەخوازە کە منداڵە سەبر گەورەبی ئەو زەبیر لێ بکەینەوە بە شێوەی جوانتر دەرکەوی. باشە دکتۆر بەمەسەر گرفتێکی تر کە تووشی پوک دەبێت بەشێک دەڵێن کە بۆ ماوەیە بۆ منعانی کە پوکیان زۆر ئەستورە ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە بۆ ماوەی بێت یاخود ئەمە هەر لە سەرتاوە بەم جۆرە بووە یاخود بەم جۆرە هەیە لامان کات ئەمە گرفت بۆم کەسە دروست ناکات گەربیە جوانکارێکی لە پوکیدا ئەنجامدات گەر بە پێی حەز بێت نەک پێویستی. بەڵێ هەر حاڵەتێک کە لە لەشی مرۆڤ ڕوو دەدات چەندی فاکتەری جیاوازی هەیە بۆ ماوە بەشێکی گرنگە بەڵام 100% بابەتەکە نییە. بۆ نمونە ئەو کەسانی کە ڕاستکردنەوەی ددان دەکەن بە تەل پوچیان بۆ ماوەکی زۆر تووشی جۆرێک لە هەڵە ئاوسان دەبێت دەتوانم بڵێم تۆزێک حاڵەتی تەپەدۆری تۆزێک حاڵەتی فایبەری وەردەگرێت ئەمەش چییە؟ ئەوەش ئەوە دەگەینی کە پوک جیاوازە لەگەر ماسوولکەکانی لەشی مرۆڤ ماسوولکەکانی لەشی مرۆڤ جەستەی مرۆڤ کەنجین کاری پێدەکەی و زۆر ئیش پێدەکەی ماسوولکەکان گەورەتر دەبن بەڵام پوک حاڵەتە چیە کەنجینە تو کارت پێ نەکرد یان بەو لایەنان نەخوارد کە ئازارت هەیە و ناڕەحەتیت هەیە ئەو کاتی پوکە تووش هەڵ ئاوسان دەبی واتە زۆر بە ئاسانی ئەمە دەزانین کاتێک کە چارەخوازێتە کلینیکان پوچی تووشی هەڵ ئاوسان و ئەستوربوون بووە دەزانین بەو شێوەی لەو جیهەتە کە ئازارێک ناڕەحەتیەک بێتاقەتیەک هەیە ناتوانینانی پێ بخوا بۆی ئەو حاڵتە دووبارە دەبتە لەو کەسانی کە هیچ نەخۆشیان نییە بەڵام تەنها تەلیدانیان دانایە ئەوە شوە دەکە کە نتوانین تەلەکە بە شێوازێکی جوان نانەکی مەزبوط بخوا ئەوە شوە دەکە کە پوکەی تووشی هەڵ ئاوسان ببێت. باشە ئەو حاڵتانش زیمەترسی نییە تەنها پزیشکی پسپۆری نەشتەرێری پوک سەیری بکە یان پزیشکی پسپۆری جوانکاریدان سەیری بکە حاڵتەکە ئاسانە و دەکرێت چارەسەر بکرێت زۆر بە ئاسانی. کەواتە ئەی هەوکردنی پوک لێرەدا بە ئاسانی چارەسەر دەکرێت ئەوانەی کە تووشی ئیلتیهابی پوک بوون؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە دوو بەشمان هەیە چارەسەری کلینیکی و چارەسەری لە ماڵەوە ناکرێت چارەسەری کلینیکی 100% بۆ کەسەکان ئەنجام بدەیت چونکە ئەو دنانە خاوەنەکەی دەبی زۆر ئاگای لێبی و زۆر ئەو قسان و ڕێنمایانە لە جێ بگرێت کە پزیشکی چارەسەر کرد ڕێنمایەکانی پێدەدا چونکە بخۆت دەزانی ئەگەر ئەمڕۆ بتوانین کێشەکان چارەسەرکەین بەیانی ڕۆژێکی دیکەیە لەوانەیە کێشەی دیکەی بۆ دروست بێت بۆیە پێویستە ڕێنمایەکان لە جێ بگیرێت. باشە لە قسەکانی پێشووتردا باسمان لە جۆرەکانی هەویری ددان کرد باسمان لە فڵچە کرد کامەی تەندروستە بۆ کەسێک بەکاربێت بینە سەر زمان شوشتن ئالێردا زمان شوشتن تەنها بۆ فڵچەیە بێت کە کەسەکە دەمودانی پێشوات ئەمە گرفت بۆ زمانی ناکات لە هەمان کاتدا یاخود کەلوپەل و پێداویستی تایبەت هەیە کە کەسەکە زمانی پێ بشوات دەکرێت لە ڕۆژێکدا 3 جار زمان بشورێت؟ بەڵێ ناو دەمی مرۆڤ ینی ڕوویەکی ساف نییە کە لەبەر و لێواری جیاوازی تێدایە ئەمە شوا دەکە پاشمای خواردنەکە بمێنێتەوە بۆیە زمانی شۆک و هەموو دانەکان پێویستی بە شوشتن هەیە بەڵام زۆر جارێ فلچەکان جۆرێک لە لاستیکی تایبەت لە دی پشتەوەی هەیە دەکرێت بەو شێوازەیان زۆرێک لە فلچەی تایبەت هەیە بە شوشتنی زمان دەکرێت بشورێت لە کتێبە ئینگلیزیەکانی زۆر جارێ ئاماژە بەش دەکرێت زۆر زار دەکرێت ئەو بابەتە زۆر سروشتی بێت ناوکی خۆخ کە تەرەقەکی زۆر سروشتیە دەکرێت ئێستا ئەو وەرزە بزانم خۆخ هەیە ناوکی خۆخ جۆرێک لە زبری تێدایە دەکرێت بە شێوازی مژین یەک خولەک کەمتر لەسەر زمان بمێتەوە ڕووی زمانەکە پاک دەکاتەوە ئەوە ئەو بزانم چارەیەکی زۆر سروشتی و زۆر بێعەزیەتە کە پێویست ناکات نەخۆشەکە ئەسڵان بستەکرینەکانی پزیشکیدا. بەڵێ بێگومان دکتۆر باز لەوە دەکەین ئایا کە کەسێک یەک جوانکاری ئەنجامدا جوانکاری پوک دەکرێت 2 جار جوانکاری ئەنجامدات بێگومان وەڵامی ئۆفیسیالە لە جەنابتان وەرەگرم بەڵام جای ناوبڕێک وەگەڕێنەوە.
کارێکەکەین کە شانازی بکەن بە دەنگدانتان بنەوەی نوێ چونکە بەردەوام لەگەڵ خەڵکە بین. سەردەم سەردەمی نەوەی نوێیە، بەڵێ بۆ نەوەی نوێ لیستی گڵۆپەکە. نەوتە فرۆشێ بە 45 دلار، 5 دلاری دیارە، 40 دلاری دیار نییە. من تحدای حکوومەتەکەم داهاتی هەرێمی کوردستان بەشی 2 موچە ئەکات نەک 1 موچە. هیوادارم ئەو جەلسەیە بڕیاری کۆتایی هێنانی لێبڕینی موچە بدرێن، نەدانیشین گوێ لە هەندێک مبەڕێری زەعیفی حکوومەت بگرین. خەلکی هەرێما کوردستانێک چاوەڕێوەی چەندەیە ئەبروکە پەرلەمانی کوردستانێک بڕیارە بدات و لێبڕینە موچەی نەمینیت. داواکەین لێرە قەراری پەرلەمانی بڕیاری تەشریعی دەربکرێ کۆتایی بە لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێنرێ. بۆ خەڵک بێ موچەیە، بۆ میزانێ نییە، بۆ داهات ناشەفافە، بۆ هەموو تریاکرێ لە خەڵک گومرجەکان بۆ نەکەسی حکومەت بکردن بێن ئەلێرە محاسبە بکرێ سەر ئەو هەموو گەندەڵەیە کاکرێ. پەرلەمانتارانی نەوەی نوێ نوێنەری ڕاستەقینەی میلەتن. سەردەم سەردەمی نەوەی نوێیە، بەڵێ بۆ نەوەی نوێ لیستی گڵۆپەکە. بەڵێ دکتۆر بەردامی لە گفتوگۆکانمان من پێشناوبڕەکە پرسیاری ئەوم ئاڕاستی جەنابتان کرد ئایا کە کەسێک یەک جوانکاری پوک ئەنجامدا دەتوانێت جوانکارێکی دیکەش ئەنجامدات گەربێت و بتوانێت دوو جوانکاری لەسەرێک ئەنجامدات ئەبێ نێوەندەکەی چەند بێت؟ بەڵێ بەس ببوورە مەبەستە جوانکاری پوک و جوانکاری دانە بەڵێ دکتۆر مەبەستم جوانکاری پوکە. بەڵێ زۆر ئاسایە دەکرێت کاتێکەمە دەبینین خەندەی کەسەکە بە شێوە پوچی زۆر دیارە دەکرێت ئەمە بە دوو ستێپ بە دوو هەنگاو جوانکاری پوک بۆ چارەخواز بکەین چونکە لێبڕینی و بڕینی پوکەکە پێویستە زۆر هەسیار بێ و پزیشی تایبەتی جوانکاری پوک ئەو پرۆسەیە ئەنجام بدات چونکە پرۆسەکە زۆر نازکە و زۆر هەستیارە واتە لێبڕینی و بڕینی پوکەکە پێویستی بەوەیە کە بە سەلیقەیەکی هونەری جوان و بە ئەپی تایبەت کە پێم لە سەردای بەرنامە باسم کرد کە دیجیتال سمایل دیزاینە بڕی ئەو پێکەنیە دیار بکرێت ئەو پوکەی کە لە کاتی پێکەنی بە دیار دەکەوێت پێویست دەکات بەس ئەو بڕە ببردرێت بۆیە زۆر جارێ من بە دوو هەنگاو ئەنجامی دەدەین زۆر جارشێ بێک هەنگاو پرۆسە کۆتایی دێت. باشە بۆ منە لێرەدا تاکە جوانکاری پوکی یاخود دەمودانی کە من باز لە پوک دەکەین ئەنجامی داوە پاشچەنێک ئەتوانێت وەکو کەسێکی ئاسایی بۆ منە خۆراکی جۆر بە جۆر بخوات واتە خواردنەوە گەرمەکان یاخود ساردەکان و بە تایبەت خواردنە ترشەکان ئەتوانێت بیخوات بەڵام پاشچەنێک بەڵێ بە شێوەشی گشتی دوو جوانکاری هەیە ئەو جوانکاری دەتوانین پاش 2 ساعات 2 کاتژمێر دەتوانین کەسەکە بگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی و هەندێک نەشتەرگەریمان هەیە کە تۆزە قورسە لەوانەیە ئاسانەی بە شێوەشیەوە چارەخواست پێویستەکە پێویست لەسەر شلەمەنیەکان ڕابێ پاش 4 ڕۆژ یان 5 ڕۆژ دەست بە ژیانی ئاسایی خۆی بکاتەوە لە ڕووی خواردنەوە. باشە ئەوانەی کە جوانکارێکە ئەنجام دەدەن ئایا تووشی هەستیاری دەبن بۆ منە خواردنەوەیەکی گەرم خۆن هەستکەن ئازار دروست دەبێت لە دەمودان یاخود لە پوکیاندا هیچ گرفتێکی لەم جۆرەیە ئێوە بەرچاوتان کەوتۆ یاخود هیچ نەخۆشیەکەی تووشی ئەم گرفتە بێت؟ بەڵێ هەر پزیشکێکی بەڕێز کاتێکە چارەسەرێک بۆ نەخۆشەکە ئەنجام دەدات بچن جوانکاری بێت یان هۆلی سمایل پێویستە لە حاڵت و لە بابەتی کەسەکە تێبگات چونکە هەر نەخۆشێک حەدایەکی نوێیە چاڵنجێکی نوێیە پێویستە لە باری دەرونی و باری جەستەی ئەو کەسە تێبگەین جاچە نەشتەرگەری پوک بێت یان جوانکاری هۆلی سمایل بیت یان پڕکردنەوەکان بیت ئەمە بە شێوە حەسەب ئەوەی کە کەسایەتی کەسەکە چارەخواز دەخوێنەوە هەویلێکی جیاوازەوە کاسە بەکاردێنین واتە بۆ نمونە ئەو کەسانی کە جوانکاری هۆلی سمایل دەکەن
بۆ ماوەیەک ئەو هەویریان پێ دەین کە هەستیاری ددان کەم دەکاتەوە ئەو کەسی کە نیشتەگەری پوک دەکات بە هەمان شێوە حاڵ دەکەین لە ڕۆژێک دوو هەویری تایبەت بەکاربین هەویرێک بۆ نەخۆشەکانی پوک واتاڕێ لە هەوکردن بگرین و بە هەمان شێوە توانین هەستیارەکەش بە ئێواران هەویری تایبەت بە هەستیاریدان بەکاربینی واتە ئاساییە سارەخوازێک دوو هەویری جیاواز بەکاربینی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەروەر قاسم پسپۆڕی جوانکاری پوک و ددان کە بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بێگومان لە بەڕامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامین بەڵام